ڕێگاوین بەرەو ئەشکەوتێکی جیاواز لە ئیدارەی سەربەخۆی سۆران. یەکێکە لە جیاوازترین ئەشکەوتەکانی ئەم ناوچەیە. هەر لە گەیشتنمان بە شوێنەکە، فێنکی و ساردی ئەشکەوتەکە، هیلاکی ڕێگا و گەرمای هاوینی لەبیر بردینەوە. ئێستا ئێمە لە ئەشکەوتی کونەبین لە ئیدارەی سەربەخۆی سۆران. جیاوازی ئەم ئەشکەوتە لەگەڵ ئەشکەوتەکانی تر ئەوەیە کە ئەم ئەشکەوتە لە وەرزی هاویندا هەوایەکی فێنک و ساردی هەیە کە پلەی گەرمی دادەبەزێ بە خوار 20 پلەی سیلیزی. بە پێچەوانەوە لە وەرزی زستاندا پلەی گەرمی بەرز دەبێتەوە بۆ سەر و 30 پلەی سیلیزی و هەوایەکی گەرمی هەیە. قەبارەیەکی بچووکی هەیە و بەرزەکەی مەترێک تا مەتر و نیوێک دەبێت و بەرینەکەی نزیکەی 3 مەترە. قوڵیەکەشی لە هەندێک شوێن دەگاتە 6 مەتر و ساردی ئەم ئەشکەوتە بەهۆی بوونی ئەم دەرز و کونانەیە کە بایەکی سارد لەم کونانە دێتە دەرەوە. ناوەکەشی لەوەوە هاتووە. بەهۆی بوونی ئەم هەوا فێنکەی کە لەم ئەشکەوتەدا هەیە، ژمارەیەکی زۆری خەڵکی ئەم ناوچەیە ڕوو لەم شوێنە دەکەن بۆ بەسەربردنی کاتەکانیان لە وەرزی هاوین و خۆفێنکردنەوە و خۆپاراستن لە گەرمای هاوین. ئەوەی جێگەی داخە بوونی زوبڵ و خاشاک و پاشماوەیەکی زۆری ئەو کەسانەیە کە سەردانی شوێنەکە دەکەن و سیماوی جوانی شوێنەکەیان تێکداوە. ئەم ئەشکەوتە لە 2 ڕۆژدا دەکرێت ببێت بە گرنگترین شوێنی گەشتیاری ناوچەکە، چونکە لە وەرزی زستان گەرمە و لە وەرزی هاوینیش ساردە. مەنسوور سوبحی، زاری کرمانجی، سۆران.